لێرەکانی هەفتەی حەڤدەهەمی خولی نایابی کوردستان یانی هەولێر لەسەر یاریگاییەکانی فەڕەنسا و هەریری میوانداری زاخۆی کرد. لانیوەی یەکەم یاریەکە ئاستی هەردوویانە تا ڕادەیەک لە یەکەوە نزیک بوو. ڕێژەی دەرفەتەکانی هەردوویانە زۆر بوون، بەڵام لە زۆربەی هێرشەکان گۆڵپارێزی هەردوویانە سەرکەوتوو بوون لە پاراستنی گۆڵەکەیان، نەیان هێشت تۆڕی گۆڵەکەیان بەهەژێت و گۆڵەکانیان بە پاچی هێشتەوە. لانیوەی دووەم یاریەکە هەولێری خاوەن ماڵ باشتر دەرکەوت، لە خولەکی 63 هۆگر حوسێن بربەستی یەکسانی شکاند و گۆڵ یەکەمی بۆ هەولێر تۆمار کرد. یاریزانانی زاخۆ دەرفەتێک یەکجار ئاسانیان بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە لەدەستدا. لە خولەکی 75 دانا عوسمان گۆڵی دووەمیشی بۆ هەولێر زیاد کرد. یاریەکە بەم ئەنجامە تا کۆتایی درێژەی کێشە و هەولێر بە 2 گۆڵی بێوەڵام سەرکەوتنی تۆمار کرد. خود بینی شوطی یکم اگر یاریزانمان موافق بان 2 گل هذا 3 گل ایمان دکرد بس یاریزان یعنی موافق نبون یعنی خود بینی شوطی دوم جه یعنی ما زور باشترون لهولر بس وادا بین یعنی خطا دفاع بو یعنی یک یاریزانی هولر لنا 4-5 دفاعی مدا یعنی فرصه خودان استقلال کردن. سپاس بخوای گوره ام اوروتانی من ئاستێکی باش پێشکەش بکەین و لە یاری ڕابردوش هەم سەرکەوتمان بەدەستی نابوو. ئێمە ئینشاڵە ئێستا جیاوازیمان لەگەڵ تیپەکانی پێشەوە خاڵەکان کەم کردیتەوە. ئینشاڵە ئێمە لە یاریەکانی داهاتوو یاریشمان لەگەڵ تیپەکانی پێشەوە هەوڵ دەدەین بە هەمان ئاست بەردەوام بین تاوەکو کۆتایی خولەکە ئێمە ڕکابەری دەکەین ئینشاڵە. یانی هەولێر بەم سەرکەوتنە کۆی خاڵەکانی بۆ 24 خاڵ بەرز کردەوە و هاتە خانەی پێنجەمی ڕیزبەندی و جیاوازێکەشی لەگەڵ یانەکانی پێشەنگ کەم کردەوە بۆ 2 خاڵ. زاخۆش بە 18 خاڵ لە ناوەڕاستی ڕیزبەند مایەوە. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.